خی گەورە و میهرەبان دەستخۆشیتان لێ دەکەم. بەنسبەت مەسەلەی پرۆسەی پەروەردە و خوێندن تەبان بربڕەی پشتی هەر وڵاتێکە بۆ پێشخستن و فێربوون و سەرکەوتنی ئەو وڵاتە، بەڵام بەداخەوە ئەوەی کایبینین لە هەرێمی کوردستان و لە عێراق ئەمە ماوەی 2 ساڵە پرۆسەی پەروەردە و خوێندن بە شێوازێکە ڕوات بەڕاستی جێگای نیگەرانی و جێگای ئەوەیە کە هەڵوێستەی لێوەرگرین، لەبەرەوەی زۆربەی بڕیارەکان بۆ پرۆسەی پەروەردە و خوێندن و پێشخستن بڕیارەکان سیاسیە و حکوومەتی هەرێمیش وەزارەتی پەروەردە و پرۆسەی پەروەردە لە ئەولەویاتی کارەکانی نییە، لەبەرەوەی هیچ بودجەیەکی بۆ دانەناوە. ئەوە ژیان و گوزەرانی مامۆستا خۆتە بینیت کە هەتاکو ئێستا 50 موچە حکوومەت بە نایاسایی لێی بڕیوە، 12 موچەی تەواو و باقیشی 40 موچە بە لە 75 و 30 و 35 و 21 و بەردەوام بووە و پارەکەش لە کابینەی 7 موچەی بڕی بە کاملەوە بێ ئەوەی حساب بکا بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن و بار و گوزەرانی مامۆستا. وەرە سەر قوتابخانە و قوتابخانەکان سەیرەکەی ستاندەری جیهانی نییە، لە 150 قوتابخانەکان کە نزیکەی 8,000 قوتابخانە هەیە کە لە 150 پێویستی بە نوێژنکردنەوە هەیە، لەسەر ئاساسی ستاندەری جیهانی نییە. وەرە مەسەلەی بژێوی ژیانی قوتابی و ژیانی قوتابخانەکان سەیرەکەی لە پۆلێکە زیاتر لە 6 قوتابخانە 6 قوتابی هەیە. حکوومەتی هەرێم و کابینەی نۆ لە بەیاننامەکەیە کە پارەکە بۆ دەستپێکی خوێندن ئێمە وەکو یەکێتی مامۆسایان پرۆژەیەکمان ئاراستەی وەزارەتی پەروەردە و حکوومەت کرد کە مەسەلەی کۆرۆنا بەڵێک بەشێکە لە گیر و گرفتەکان، بەڵام ناکرێ وەزارەتی پەروەردە و خودی وەزیری پەروەردە پابەندی لە 100% بڕیارەکانی وەزارەتی تەندروستی و ئەوانە بێت، دەبێ خۆی بڕیار هەبێ، بەڵێ هەموو بەرپرسیارین، بەڵام بەرپرسیاری یاسایی و قانونی ئەکەوێتە سەر وەزیری پەروەردە و وەزارەتی پەروەردە. ناکرێ بەڕاستی ئەوەی کە ئێمە بینین لە هەرێمی کوردستان بەم شێوەیە پرۆسەی پەروەردە ئەکرێتەوە، بەڵام سیر کە مۆڵەکانە، ئاهەنگەکانە، پێشوازی لە بەرپرسانە، ئاهەنگی نەناو هۆڵ و یانەی گەورەی بۆ ئەکرێ و ساز ئەکرێ، هیچ کڕۆنە نییە، بەڵام بۆ لەم لاوە سەیرەکەی کێشەی کڕۆنەیان گەورە کردوتەوە کە لە حەجمی خۆی زیاترە، یعنی ئەوەنەی خەڵکە ترسێنن خۆپارێزی نییە. پرۆسەی پەروەردە و خوێندنیش بەڕاستی وەکو وتم بربڕەی پشتی خوێندنە. تۆ پارە کە مەسەلەی ئەلکترۆنیان هێنا، ئێمە وەکو یەکێتی مامۆسایان پرۆژەیەکماندایە حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە کە بەڕاستی خوێندنی ئەلکترۆنی بۆ فێربوون و بۆ بەڵێ دیارە دەنگی میوانەکەم نەما لە دوای چارەسەرکردنی کێشەکەم لە ئێستادا بەردەوام لە خوێنەوەی هەواڵەکان دواتر گفتوگۆکەمان بەردەوامی دەبێت. بڕیاردەری لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند موچەی خانەنشینی هێزەکانی ناوخۆ بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکرێت. ئەحمەد محەممەد بە ماڵپەڕی فەرمی پارتی باسی لەوە کردووە دوو پرۆژەیە کە ئامادە کراوە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوەتیشی پێشبینی دەکەن لە ماوەیەکی نزیکداوە پرۆژەیە ببێتە پەرلەمان و بتوانێت بەپێی خزمەت و ئەرکی ئەو هێزانە موچیان بۆ دیاری بکەن. بڕیاردەری لیژنەی ناوخۆ ڕوونیشی کردەوە با پێ و پرۆژەیە یاسای ئامادە کراوە ڕەوشی ئابووری و دارایی هێزەکانی ناوخۆ لە بەرچاو گیراوە و دوای خانەنشینکردنیان موچەیەکی شایستەیان بۆ دیاری دەکرێت، نەک ئەو موچەکەمەی ئێستا وەری دەگرن. باسی لەوەش کردووە بەهۆی یاسای خانەنشینیەوە هێزەکانی ناوخۆ لە کاتی خانەنشینیدا موچەیەکی زۆر کەمیان بۆ دەبڕێتەوە، چونکە موچەی خانەنشینی لەسەر بنەمای موچەی بنەڕەتی هەر فەرمانبەر و کارمەندێکی ناوخۆ دیاری دەکرێت. بەڵێ بەڕێزان دەگەڕێمەوە لای میوانەکەم گفتوگۆمەکەمان زیاتر دەبێت. مامۆستا ئەحمەد کەرکوکی بەرپرسی ڕاگەیاندنی یەکێتی مامۆستایانی کوردستان. مامۆستا ئەحمەد دەمەوێت ئەو بزانم ئەو پۆلێنە جیهانیە لەسەر چ بنەمایە کراوە؟ ئایا هەر لەسەر پرۆسەی ئەم 2 ساڵەیە کە تەواوی کێشەوگرفتەکان لە کەرتی پەروەردەیە هەیە یاخود لەسەر کێشەوگرفتەکانی پێشوشە؟ طبعا ئەم پۆلێنە لەسەر هەر مەسەلەی پرۆسە و پەروەردەی ئیمساڵ و پار نییە، ئەو لەسەر کۆی پرۆسەی پەروەردەیە، لەسەر مەسەلەی خوێندنە، چونکە خوێندن بەڕاستی خوێندنی ستاندەری جیهانی
لە 800 بۆ 900 کاتژمێر دەبێت ساڵانە قوتابی بخوێنێت و 180 ڕۆژ دەوام بکات و 20 بۆ 24 هەفتە بەردەوام بێ لە خوێندن و لە دەوام لە ماوەی پرۆسەی پەروەردە و خوێندنی ئەو ساڵەیە کە ساڵی خوێندنە. ئەمە یەکێکە لەوانە و هەروەها مەسەلەی پۆلێنەکە مەسەلەی منهەجەکە ئەگرێتەوە، سیستەمەکە ئەگرێتەوە، جۆری ئاستی مامۆستایە نەگرێتەوە و ژینگەی قوتابخانە ئەگرێتەوە. تۆ ژینگەی قوتابخانە ناکرێت قوتابی 6 قوتابی لە پۆلێکا بێ، بەڵام ستاندەری جیهانی لە 15 بۆ 25 قوتابیە و دەبێت مەسەلەی مامۆسا و ئاستی خوێندن و مەسەلەی دەوام دەبێت لە 6 کاتژمێر کەمتر نەبێ، بەڵام ئێمە 3 دەوامی و 4 دەوامیمان هەیە کەواتە وبژێوی مامۆسایان و ئەوانەش هەمووی دراسە ئەکرێت. ئەم پۆلێنە بەو شێوەیە بۆیە بەڕاستی بەرپرسی هەموو بەرپرسین، بەڵام بەرپرسی یەکەم و یاسایی و قانونی وەزیری پەروەردە و وەزارەتی پەروەردەیە کە ئەم قەیرانە بەم شێوەیە دروست بووە. ناکرێت وەزارەتی تەندروستی و لیژنەی باڵای کۆرۆنا بڕیاری داخستن و کردنەوە بدا. لە هیچ شوێی جیهان ئەم شتە نییە. بڕۆ دەوڵەتە پێشکەوتەکان خوێندن ڕانەگیرتراوە، یعنی هەتاکو ئەم دەقێش من ئاگدارم لە ئەڵمانیا تاقیکردنەوەی پۆلی کۆتاییە و هەر قوتابیەک لە قوتابخانە کە تووشی کۆرۆنە دێ ئەچێتەوە ماڵ 14 ڕۆژ کرێنتیەکرێ لە ڕێی ئۆنلاینەوە، چونکە هەموو پێداویستی هەیە بەردەوام ئەبێت دواتر دێتەوە. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان کە ئەم داتانە دێ کە پارەکە خوێندن داخرا ڕێژەی توشبووان لە 600 بوو، دوای داخستنی قوتابخانە گەیشتە 1500. یعنی ناکرێت تۆ مۆڵەکانە، تۆ دایرەکانە، تۆ ئاهەنگەکان بەردەوامە پێش نەورۆز 2 هەفتە تۆ قوتابخانە داخستووە لەسەر چ ئەساسێک مڕوونکردنەوەش نادا وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم بەڕاستی کە ئەوەی کە حسابی بۆ ناکرێت پرۆسەی پەروەردە و خوێندنە لەبەر ئەوەی ئەیانەوە خەڵکەکە نەخوێندەوار بێت، جیلێتی نەخوێندەوار دەرچێ. بۆیە بەڕاستی ئەمە وەک پرۆژە یەکێتی مامۆستایان پرۆژەماندایە حکوومەت کە 3 ڕۆژ بە 3 ڕۆژ دەوام بکرێ و بابەتی ئەلکترۆنی و تۆڕە کۆمەڵایەتیەکان هاوکار بێت، چونکە ناکرێت لە دەرەوەی شار هیچ خەتێک نییە. ئیمساڵ ئێمە لە مەنتیقەی هەڵەبجە لە 125 بۆ 30 سوودیان لە ئەلکترۆنی کردووە، لە 175 وازیان لێهێناوە هەر نییە. لە شارباژێر لە 100 سفرە بەکارهێنانی ئەلکترۆنیوانە. تەلەڤیزیۆنی پەروەردەیی بۆ دەرەوەی شار ناڕوا، خەتی ئەنتەرنێت نییە، گوندە دوورەکان. یعنی وەزارەتی پەروەردە و حکوومەت بەڕاستی ئەوەی حسابی بۆ ناکات پرۆسەی پەروەردە و خوێندنە. خێرە پۆلی 12 بەردەوامە کە قوتابیانی پۆلی 12 لە ئاستێکن مەسلەی کۆرۆنا دیارە جیاوازی ئەکا لە بینی قوتابی بۆ قوتابیەک و مەسلەی قۆناغی 1 بۆ 6 ئەوە هەر دەبێت لە قوتابخانە بێ، پارەکە نیوەی پیتەکان نەخوێندراوە. ئیمساڵ بە هەمان شێوە ئەمە بەڕاستی هەمووی پۆلێنە کە ئەو ستاندەری جیهانیە خوێندنی هەرێمی کوردستان و بەخاش بە هەمان شێوە، بەڵام بەخا هێشتا باشترە. بەڕاستی ئەمە ئەوەمان پێڵێ پرۆسەی پەروەردە و خوێندن لە قەیرانە ئەوە پەروەردە هەر نەماوە، خوێندنیش بەم شێوەیە وەزارەتی خۆی جیاوازە. بەڵام بۆچی عێراق و هەرێمی کوردستان هەردووکی پێکەوە لە پۆلێنەکەدا دەرکراونەتە دەرەوە لە کڵێشەکەدا کە ناوی هەردووکیان نییە لە ڕیزبەندی جیهانیدا؟ طبعا لە عێراقیش ئەوەی من ئاگدار بم 14,000 قوتابخانە هەیە لە عێراق، زیاتر لە 900 قوتابخانە لە قورد دروستکراوە. لە عێراقیش پرۆسەی پەروەردە و خوێندن بەرەو داڕوخان دەڕوات. ڕۆژێ قوتابخانە ئەکرێتەوە، ڕۆژێ دائەخرێتەوە، ڕۆژێ وەزیرێ بڕیارەکانی ئەوێش بەڕاستی هەمووی لەلایەن وەزارەتی لەلایەن ئەنجومەنی باڵای کۆرۆنەوە دەدرێ، بێ ئەوەی وەزیر مووقیفی هەبێ، حکوومەت مووقیفی هەبێ، بێ ئەوەی دەست کە تۆ ئەڵێ بە ڕێنمایە تەندروستیەکان دەوام بکرێت. ئایا دەوامکردن لە قوتابخانە بە ڕێنمایی تەندروستی باشترەیان ئەم هەموو مۆڵوشتەی کراوەتەوە لە بەیانیەوە هەتاکو نیوەی شەو بێجگە گازینۆ و نێرگیلە و ئەمانە هەمووی کراوەتەوە. یعنی بێسەروبەریە کە بەڕاستی ئەمەش تەبعاً ئەو پۆلێنە ئەمانەی هەمووی گرتوتەوە، چکە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقیش جیا ناکرێتەوە. بۆیە بەڕاستی پرۆسەی پەروەردە و خوێندن ئەتوانم بڵێم فەشەلی هێناوە، کەسانی وانە خوێندەوار دەرئەچێت،
ناکرێت بەم شێوەیە تەعامل لەگە پرۆسەی پەروەردە و خوێندن بکرێ هەم لە هەرێم هەم لە عێراق. ئەمە زەنگێکی خەتەرە بەڕاستی کە قوتابی دەربچێت دەها لە دەرەوەی وڵات شاهدەکەی قبول نەکرێ و حسابی بۆ نەکرێت لەبەرەوەی ئەو ئستادە جیهانانی کە باسم کرد ئەمانە هیچی ناکرێت چونە دەرەوەی بۆ وڵاتان بۆ خوێندن ئەمە کاریگەری دەبێت ئەم پۆلێنکردنە. طبعاً کاریگەری هەبێ بە تایبەتی ئەو جیهەتەی کە ئەم پۆلێنەی کردووە کۆمەڵێک دەوڵەت و هەروەها یۆنسێف و یۆنسکۆ ئەمانە کار لەسەر ئەو پۆلێنەکەن و لەسەر ئەو داتاناکەن. ئەگە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان خاستن ئیمساڵ بەم شێوەیە بێت بەڕاستی هەم لە عێراقیش پرۆسەی پەروەردە حسابی بۆ ناکرێت و هەژماریش ناکرێت و ئەو شادانش بەو شێوەیە حساب ناکرێت لە زۆربەی وڵاتەکان، ناڵێم لە هەمووی، بەڵام زۆربەی وڵاتەکان بە تایبەتی وڵاتە پێشکەوتوەکان کە ئەمە بەڕاستی زەنگێکی خەتەرە بۆ هەرێمی کوردستان و بۆ حکوومەت و هەم بۆ حکوومەتی عێراق کە پرۆسەی پەروەردە و خوێندنتان بە سیاسی و بە اقتصادی و بە ئابووری کردووە. ژیان و گوزەرانی مامۆسا و قوتابی و ژینگەی قوتابخانە و تاقیکە و ئەمانە هەمووی بەڕاستی جێگای مەترسی جێگای پرسیارە. لەلایەکەوە مەسەلەی زانکۆکان، یعنی دەوام لە زانکۆکان هەم بە ئۆنلاینە هەم بە لەناو قوتابخان لەناو تاقیگەکان دەوام ئەکرێت. یعنی بۆ زانکۆ بەردەوامە، بەڵام وەزارەتی پەروەردە بەم شێوەیە تەعامل ئەکا لەسەر ئەساسی قوتابیان و خوێندکار و دایک و باوک و ئەمانە. بەڕاستی ئەمە زوڵمێکی گەورەیە. وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم بەرامبەر پرۆسەی پەروەردە و خوێندن و قوتابیان ناکرێت 1,800,000 قوتابی تۆ دوای 2 ساڵتر ئەمە نە خوێندەوار دەرچێ، زیاتر لە 127,000 مامۆستا و 17,500 وانە بێژ و ئەمانە هیچ حسابێکی بۆ ناکرێت. لە کابینەی نۆ هەرهات زیاتر لە 7 موچەی پاشەکەوت کرد بەبێ ئەوەی حساب بۆ پرۆسەی پەروەردە و بۆ بژێوی ژیان بکە و لەم لاوەش باسی ئەلکترۆنی و ئۆنلاینەکە کە پارەکە لە قۆناغی دووەم لە کۆرسی دووەم ئەلکترۆنی فەشەلی هێنا. بەو معنایی کە حکوومەتی وەزارەتی پەروەردە حسابی نەکرد بۆ تاقیکردنەوەکان کەواتە بۆ دووبارە ئەکرێتەوە. ئەمە بەرپرسیارەتیە. بەڕاستی ئێمە چەندین جا داوامان کردووە کە جۆ لە خەڵک بکرێت، لە پسپۆران بگرێت، لە مامۆستایان، لە بەڕێوبەر، لە کەسی شارەزا، تەنانەت حساب بۆ ڕێکخراوەکان و یەکێتی مامۆستایان ناکرێت، پێشنیارەکان ئەکرێت بەڵام حسابی بۆ ناکرێت. ئەمە بەڕاستی زەنگێکی خەتەرە کە پرۆسەی پەروەردە و خوێندن بەم شێوەیە بڕوات. باشە مامۆستا ئەحمەد، لە ڕووی دەرونیەوە ئەم پۆلێنکردنەوە ئەم بڕیارانە تا چەند کاریگەری لەسەر دەرونی خوێندکار و خانەوادەشیان دەبێت؟ هەم لەسەر مامۆستایانیش طبعا لە ڕووی دەرونیەوە لە ڕووی دەرونیەوە لەسەر مامۆستایان، لەسەر قوتابیان، لەسەر دایک و باوک، یعنی بەڕاستی کاریگەریەکی دەرونی خراپی هەیە. یعنی ئێمە پێش کە کاتی حکوومەتی هەرێم ساڵی خوێندنی ڕاگرت، ئێمە پێش ئەوەی کە دەستپێکی خوێندن بکرێ داوامان کرد دەبێ قوتابی لەگەڵ ژینگەی قوتابخانە ئاش بکرێتەوە. بەرنامە چییە؟ مەنهەجت چییە؟ تۆ قوتابی دوای ساڵێ ئالوودەی ئۆنلاین و تۆڕە کۆمەڵایەتی و ئەلکترۆنەکان بۆ یەکسەر هێنیتە ناو قوتابخانە، دەبێت دەرسی تایبەتە بێت چۆنیەتی ئاشنابوونی قوتابی بە قوتابخانە. تۆ لەم لاوەشێکە قوتابی بزانێ شەهادەکەی لە زۆر وڵات بەکار نایەت و حسابی بۆ ناکرێ. بەڕاستی ئەمە لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی اقتصادیشەوە، یعنی بەدەیان و بە سەدان باوک و دایک منداڵەکان بە تایبەتی پۆلی 12 ساڵانە 2 ملیۆن دیناری لێ سەرف ئەکا بە مەلزەمە بە مامۆسای خصوصی کە ئەمە جێی نیگەرانیە. خوێندنی قوتابخانە ئەهلیەکان سەرکەوتووە بەڵام خوێندنی حکوومەت لە دواکەوتووایە. ئەمە بەڕاستی مقارنەیەکە، بەڕاستی زەنگێکی خەتەرە. خوێندنی ئەهلیەکان زۆر بووە، زانکۆ قوتابخانەی ئەهلیەکان کە ئەمە بەڕاستی ئەوەمان پێ لێ حکوومەت کەم تەرخەمە بەرامبەر پرۆسەی پەروەردە و خوێندن و بەرەو داروخاندنی شەیبە. بەڵێ سپاس بە مامۆستا ئەحمەد.